9 مانگ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا تێدەپەڕێت کەچی هێشتا نەک کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم پێک نەهێنراوە بەڵکو ناو بۆ کاندیدی پۆستە وزاریەکانیش پێشکەش نەکراوە. پارتی ویکێتی پاش تێپەڕاندنی هەڵبژاردنێک کە دەیان تێبینی لەسەر هەبوو ماوەی 9 مانگە ململانێ لەسەر دابەشکردنی پۆستەکانی پەرلەمان و حکوومەت دەکەن بێباک لەوەی ئەم بارودۆخە چ زیانێک بە هاوڵاتیانی هەرێم دەگەیەنێت کە هەر ئەوانن باجی بێحکوومەتی و پەرلەمانێکی بێکار دەدەن. ئەم دوو حیزبە دەسەڵاتدارەی هەرێم بە درێژایی مێژویان کاریان بۆ دەستکەوت و بەرژەوەندی حیزبی کردووە و بەرژەوەندی نیشتیمانی و هاوڵاتیانیان لە چوارچێوەی دروشمی بریقەداردا هێشتوەتەوە. لەوەش بچووکتر خەڵک و خاک و داهاتی کوردستانیان خستوەتە بەرژەوەندی چەند بنەماڵە و بەرپرسێک. 9 مانگە پارتی و یەکێتی شەڕ لەسەر پۆستەکانی حکوومەتی هەرێم و بەغدا و پارێزگاری کەرکووک دەکەن. دەیان کۆبوونەوەیان بۆ دابەشکردنی پۆستەکان ئەنجام داوە بەڵام بەر لە هەر کۆبوونەوە و پاش هەر کۆبوونەوەیەک لە میدیاکانەوە هێرش دەکەنە سەر یەکتر و مێژووی خۆیان هەڵدەدەنەوە. بەرپرسانی ئەم دوو حیزبە لە هێرشەکانیان بۆ سەر یەکتر تا ئاستی دوو ئیدارەی دەڕۆن و زۆر بێباکانە باز لە دابەشکردنی هەرێم دەکەن. لە کاتێکدا لە 27 ساڵی ڕابردوودا هەرێمیان هەر بە دوو پارچەیی هێشتوێتەوە و دێگەڵە کۆتایی سنووری دەسەڵاتی ڕاستەقینەی هەر یەکێشان بووە. لە سایەی ململانەی نێوان ئەم دوو حیزبە پەرلەمانی کوردستان کە ئەندامەکانی بەدەنگی خەڵک هەڵبژێردران تا ئێستا دانیشتێکی لەسەر ئەو پرسانە ئەنجام نەداوە کە پەیوەندی ڕاستە و خۆیان بە ژیانی خەڵکەوە هەیە. پەرلەمان کە لە 6 تشرینی دووەمی ساڵی ڕابردوو سوێندی یاسایی بە ئەندامانی خواردووە و چەند ڕۆژێکی دیکە خولی بەهارەی تەواو دەکات تەنیا بە پرسی سەرۆکایەتی هەرێمەوە سەرقاڵ بووە لە کاتێکدا چەندین پرۆژە یاسا بۆ باشترکردنی ژیانی خەڵک بە تایبەت سەبارەت بە موچە و خزمەتگوزاری پێشکەش کراون بەڵام سەرۆکایەتیەکەی ئامادە نییە گفتوگۆ لەبارەی هیچیانەوە قبول بکات لەوانە پرۆژە یاسای چاکسازی خانەنشینی و موچەی پلە باڵاکان. هەرچی حکوومەتی هەرێمیشە کە لەلایەن پارتی و یەکێتیەوە کۆنتڕۆڵ کراوە جگە لە هەواڵی پێدانی موچە هیچی دیکەی لێ نابیسرێت. موچەیەک کە دەیان باج و ڕسومات و پارەی خزمەتگوزاری ئاو کارەبات چاوەڕێی دەکات ئەویش ئەو ئاو کارەبایی کە کەس لێی ڕازی نییە بەڵام حکوومەت بەردەوام نرخەکەی لەسەر خەڵک زیاد دەکات. دوای 9 مانگ لە هەڵبژاردن شەڕی ئێستای ئەو دوو حیزبە لەسەر پۆستی پارێزگاری کەرکووکە ئەو شارەی کە پارتی و یەکێتی ماوەی چەند ساڵێک ئەزمموی دوو ئیدارەیشیان بۆ ئەوێ گواستەوە و شەڕی گەورەیان لەسەر دابەشکردنی نەوتەکەی کرد. شارێک کە لە کاتی ڕیفراندۆمدا بەرپرسانی ئەم دوو حیزبە بەڵێنی بەرگریکردنیان بە دانیشتوانەکەی دەدا بەڵام لە 16 ئۆکتۆبەردا بە وێرانەیی پێکەوە بۆ بەغدایان شۆڵ کرد. ئێستا کە تەنیا 2 هەفتە لە بەردەم ڕاستپێردراو بۆ پێکێنانی حکوومەت داماوە بۆ ڕادەستکردنی کابینەکەی بە پەرلەمان هەوڵی درێژکردنەوەی خولی بەهارەی پەرلەمان دەستی پێکردووە بەڵام گرنتی نییە کە حکوومەت لە وادەیەدا پێک بهێنرێت.